بۆیە دەمێکە زۆر دەمێکە لە 2011 توانم بڵێم خەڵک شیعاری ئەوەی بیربەرز کردوتەوە کە بێم دەسەڵاتە بڕوە، یعنی ئەم دەسەڵاتە مەجای ئەوەی هەڵناگرێت کە چاکسازی بکە یا خەڵک ئەمەلی بەوە هەبێت کە ئەم دەسەڵاتە چاکسازی بکە لە ژیان و مەتاڵیبەکانی خەڵکە لە پێداویستیەکانی خەڵکە. بۆیە بۆتە شیعاریکی هەر ئێستا مەسەلەن ئەوەی کە مامۆستایان کردیان لەم نزیکانە ئەوانەی ناڕەزایەتەکانی تر هەمووی باسی ڕۆشتنی ئەم دەسەڵاتەکە، هەمووی ئەزانم دەسەڵاتە جواب بە هیچ نیازێ بەعکسەوە لە باشترین حاڵەتە هێرشەکەن هێرشەکەنە سەر خەڵکی ناڕازی گازیان پێ ئەڕێژن بەردیان تی ئەگرن حتا دەست ئەکەنەوە تەقە ئەکەن ئەیان کوژن زیندانیانەکەن. بۆیە بۆ ئێمە مەسەلەن بۆ خەڵک لە کوردستان و لە بە تایبەتی لەم کاتە شاکە هێرشەکانی کەشی کۆنەپەرستانی دەسەڵاتی عێراقی حتا لێ زیاترە بێ ئەم هەموارەکردنی یاسایباری کەسێتی کە بەڕاستی قێوزنە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیای قابلی قوبوڵ تۆ هێرش بکەیتە سەر ژیان و سەلامەتی مناڵان تۆ ڕسمیت بی بە زەواجی کچانی 9 ساڵ ئەمە هێرشێکی ئاشکرا و سێکسیە بۆ سەر مناڵان ئەمە شتێکە کە قابلی قوبوڵ نیە لە هیچ شوێنێکە. ئەم شتانە ئەبینی جوابەکەی هەر ئەوەیە ئەبێت تەمەرکوزەکە لەسەر وەلانانی ئەم دەسەڵاتە بێ ئەبێ خەڵک تەمەحوەری خەڵک لەسەر کۆتایی هێنان بەم دەسەڵاتە بێت چه دەسەڵاتی عێراق چه دەسەڵاتی کوردستان چونکە ئەمانە جواب بە نیاز و سەلامەتیەکانی خەڵک نایەنەوە جواب بەداوکە بەعکسەوە ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی کۆنەپەرستی دواکەوتوی خۆیان و دەستی ئیسلامیەکان لەسەر ژیانی خەڵک تونترەکەنەوانێ.